کردنەوەی کەناڵی NRT عربی و زیاتر لە سەر کارکردنی دامەزراوەی میدیایی نالیا میوانداری ئاوات عەلی بەڕێوەبەری گشتی کەناڵی NRTمان کردو لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. کاگاوەسڵاو لە بێم کاتت باش دەمەوێت سەرەتا لەو داوای جۆن مەکینەوە دەست پێ بکەم کە دەڵێت داوای لە بەرپرسانی هەرێمی کوردستان کردو کە ئۆفیسەکانی NRT لە هەولێر و دۆ بکەنەوە لەبەرەوەی ئەوان باوەڕیان بە میدیای ئازاد و ئازادی ڕادەربڕین هەیە. یعنی ئەی بەرپرسانی هەرێمی کوردستان لەمەڕ ئەمە بۆ بێدەنگن نەک بێدەنگن بەڵکو هەڵوێستێکی لەو جۆران نیە بۆ دەبێت بەرپرسانی ئەمریکا داوای ئەمە بکەن. بەڵێ زۆر سپاس. وەک لە هەواڵەکە ئاماژت پێدا کە بەرپرسێکی ئەمریکی داوا لە بەرپرسانی حکوومەتی هەرێمەکە ئۆفیسەکانی کەناڵی NRT بکەنەوە لە هەولێر و دهۆک وەکە زانین کە ئازادی ڕادربڕین و کارکردنی میدیایەکێکە لە بنەما سەرەکیەکانی مافی مرۆڤ لە جیهاندا. بۆیە ئەوانەی کە بەرامبەر ئۆفیسەکانی NRT کراوە لە هەولێر و دهۆک ناوبانجی هەرێمی کوردستانی لەسەر ئاستی نێودەوڵەتی ناشرین کردووە و بەرپرسانی ئەمریکی و بەرپرسانی تری نێودەوڵەتی لە ڕێگەی راپۆرتەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادربڕین ئاگایان لە کەیسی NRT هەیە بە تایبەتی داخستنی ئۆفیسەکان لە هەولێر و دهۆک. بۆیە لای ئێمە جێگەی نیگەرانیە کە بەرپرسانی هەرێم ئۆفیسەکانی NRTیان داخستۆ لە هەولێر و دهۆک لە هەمان کاتە کەسانی دەرەوە بە پەرۆشن بۆ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەڵام دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم ئەو پەرۆشیان نییە. بۆیە بە بەرچاوی هەموو دنیا و بە بەرچاوی هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین هەستاون بە پێشەلکردنی مافی NRT کە ئەویش کارکردن لە شارەکانی هەولێر و دهۆک. باش دامەزراوەی میدیایی نالیا وا بڕیارە کەناڵێکی نوێی NRT بکاتەوە NRT عربی. ئەمە چۆنە زانێری زیاتر کەی بڕیارە بکرێتەوە کەناڵە چۆن کار دەکات؟ بەڵێ لە درێژەی فراوانکردنی دامەزراوەکانی میدیایی نالیایە کە ئێستا دوو تەلەڤیزۆنی سەرەکی NRT و NRT2 لە خۆ دەکرێت بێجگەلەوە نالیا FM و دیجیتال میدیای NRT کە ئێستا یەکەمە لەسەر ئاستی عێراق لە نێوان هەموو سایتە کوردی و عەرەبیەکانە لە ڕووی ژمارەی سەردانیکەرانەوە هەروەها کۆمپانیای پام میدیا کە تایبەتە بە بەرهەمهێنان و هەروەها ئەکادمیای میدیایی نالیا. لەبەرەوە بەرپرسانی دامەزراوەی میدیایی نالیا بڕیاردراوە کە کەناڵێکی نوێ کەناڵی NRT عربی بکرێتەوە کە تایبەتە بە هەموو عێراق و بە زمانی عربی لە ئۆفیسی سەرەکی لە شاری سلێمانی بێ پەخشەکە. گرێبەستەکانی کڕینی کەلوپەل و ئامێرەکانی کەناڵەکە تاوا بووە دەستکراوە بە دروستکردنی ئۆفیسەکان ئەوەی پێشبینیەکەین کە لە چارەکی یەکەمی ساڵی داهاتووە بتوانین دەست بە پەخش بکەین. کردنەوەی ئەم کەناڵەش بێجگەلەوەی کە کەناڵێکی ئازاد و ئەهلی تر بۆ سەر میدیای هەرێمی کوردستان و عێراق زیاد دەکات نزیکەی 200 هەلی کار لە هەرێمی کوردستانە دەخڵقێنێت. هەروەها هەلی کارەکان دەتوان لە شار و شارۆچکەکانی تری عێراقەوە ببن بە کارمەند لە ئەو کەناڵە نوێی NRT و هاوشێوەی کارکردنی کەناڵەکە هاوشێوەی کەناڵی NRT بێ بە زمانی عەربی بەڵام لەسەر ئاستی هەموو عێراق سەربارەوەی پەیامنێری لە زۆربەی پایتەختە گرنگەکانی جیهاندا دەبێت پەیامنێری لە زۆربەی شار و شارۆچکەکانی عێراقدا دەبێت و ئۆفیسێکی سەرەکی لە شاری بەغداش دەکاتەوە. هیوادارین ئێمە پێمان وایە کە دەتوانین ڕکابەری لەگەڵ کەناڵەکانی تری عێراق بکەین کە بە زمانی عەربی پەخشەکەن لەبەرەوەی پێشتر بەشی عەربی دیجیتال میدیای NRT ئەوەی سەلماندووە کە لە نێو سەرجەم سایتە عێراقیەکانە بە زمانی عەربی زۆرترین خوێنەری هەیە زۆرترین سەردانکەری هەیە و هەواڵەکانیشی باوەڕ پێکراون. باش لەسەر داخستنی ئۆفیسەکانی NRT لە هەولێر و دهۆک باز لەوە دەکرێت کە شێوازێکی نوێی کارکردن ڕاگەێنن بە تایبەت لە هەولێر و دهۆک ئەو شێوازە نوێ چییە چۆنە وردەکاریەکەی؟ بەڵێ سەربارەوەی کە ئەمەی دەرهەق بە NRT کراوە لە هەولێر و دهۆک نایاساییە بەبێ هیچ بڕیارێکی دادوەرە و پێشێلکردنێکی زەقی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستان. بەڵام ئێمە لە ئێستاە بە هیچ شێوەیەک داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ناکەین ئۆفیسەکانمان بکاتەوە
بەڵکو بەردەوامە بین لە کارکردنی خۆمان ئەگەر حکوومەتی هەرێمیش لە ئێستادا بڕیار بدا ئۆفیسەکان ئێمە لە هەولێر و دوهۆ بکاتەوە ئێمە ئامادەنین ئۆفیسەکانمان بکەینەوە بەڵکو شێوازێکی ترمان لە کارکردن گرتوۆتە بەر ئەویش ئەوەیە کە پەیامنێرانمان لە هەموو شار و شارۆچکەکان لە هەولێر و دوهۆک دەسەکەنەوە بە کارکردنی خۆیان ئۆفیس گرنگ نییە بەلامانەوە هەموو شوێنە بۆ ئێمە ئۆفیسی کارکردنە لەبەرەوەی تەکنەلۆژیا لە ئێستا ڕێگەی بێەوە داوە کە گەر ئۆفیسیشت نەبێ گەرەگەر کامێرەی گەورەشت نەبێ و ئامێری گەورەشت نەبێ دەتوانی تەنها لە ڕێگەی مۆبایلەکەتەوە هەواڵ و زانیارەکان بگوازیتەوە لەبەرەوە ماوەی دوو ڕۆژە دەستمان پێ کردووە بینەرانی خۆشەویست دەتوان لە نەشری هەواڵەکانی لە گەشتی هەواڵەکانی ناڕتیا تێبینەوەکەن کە راپۆرتەکانمان لە هەولێر و دوهۆکەوە دەستی پێ کردوێتەوە ژمارەی میوانەکانمان لە هەولێر و دوهۆکەوە زیاد دەکات لەبەرەوە ئێمە دەتوانین ئەگەر ڕێگەشمان لێ بگنەگەر کامێرەکان و ئامێرەکانی پەخشکردنیشمان زەوت بکەن ئێمە توانین لە ڕێگەی ترەوە زانیاری و هەواڵەکانی ئەو شارانە بگوازینەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست. بەڵێ ئەوەدالی بەڕێوەبەری گشتی کەناڵی NRT سپاس بۆ زانیارەکانت.